ئەنا بەردەوامە بێ بەردەوام دەبێت. ئەمڕۆ لە چاوەڕی ئەمڕۆماندا باس لە ناوەندی کللتوری و هوەری چەمچەماڵ دەکەین کە ماڵێکە بۆ هونەرمەندان چەندین کار و چالاکی هوەری و کللتوری لەم ناوەندەدا ئەنجام دەدرێت کەواتە بۆتە ماڵێک بۆ هونەرمەندان کار و چالاکیەکانیان فراوانە بە تایبەتی لە دوای نۆژەنکردنەوەی لەلایەن بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران جارێکی دیکە نۆژەن کرا و کار و چالاکیەکانیان فراوانتر کرا. ئێمە لە تەوەری ئەمڕۆماندا باز لەوە دەکەین بزانین بەگشتی کار و چالاکیەکانیان چین، پرۆژەکانیان چین بۆ لە داهاتوودا تا چەند گەنجی ئەو سنوورە و گەنجانی ئەو سنوورە توانیمیانە سوود لەم ناوەندە وەربگرین هەروە بە دیاریکراوی بزانین ساڵی چەند ئەم ناوەندە دامەزراوە. ئەمانە و پرسیارەکانی دیکەمان و قسە و باسەکانمان لەگەڵ میوانەکەمان هەڵۆێست نەریمان سەرۆکی ناوەندی کللتوری هوەری چەمچەماڵ کە ڕاستەخۆ لە شاری چەمچەماڵەوە لەگەڵمانە. کاگەڵۆێست سڵاو لێبێ و بەیانیت باش باسێکمان بۆ کە بابزانین بەگشتی کار و چالاکیەکانتان چین و هەروە پێمان بڵێ ساڵی چەند ئەم ناوەندە دامەزراوە. سڵاوتان لێ بێت بەیانیتان باش بەیانی بەڕێستان و تەواوی بینەرانی ئازیزی کورسات باش. ئێمە وەکو ناوەندی کللتوری و هوەری چەمچەماڵ ئەم ناوەندەمان لە دەی 2023 دروست کردووە. دیارە پێشتر گروپی و تیپ و ئەوانە لە بواری شانۆ و بەشەکانی ترا هەبوو لە چەمچەماڵ بەڵام پەرت و بڵاو بوون. ئێمە و کارتاسمان کرد بە پێویستمان زانی کە لە چەمچەماڵ پێویستەکە ناوەندێکی هوەری دروست بکەین کە تەواوی بەشەکانی شانۆ و شێوەکاری و مۆسیقا لەخۆ بکرێ و بتوانرێ بێتە مینبەرێک بۆ هوەر و هونەرمەندان. هەروامان کرد بۆ ئەو مەبەستەش ئەم بینایی کە ئێستاتیاین ئەم بینایە مێژۆکەیە گەڕێتەوە بۆ ساڵی 1948 کە ئەو کات مەرحوم شاکر فەتاح قایمقامی چەمچەماڵە بێ بەردی بناخەی دانا بۆ کتێبخانە. بەڵام ئیتر بەداخەوە کە شاکر فەتاح لێرە باڵێن نەقڵ ئەبێت و ئەڕات بۆ ئاکری و ئەوانە ئیتر ئەمە وەکو کتێبخانە نامێنێتەوە بەکارێ هەیە وەکو نەخۆشخانەوانە. دواتر لە هەشتاونۆ ئەم بینایە هەرم بینایە کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد لە چەمچەماڵی لێ دروست بۆ کۆمەڵێک دەستە و تیپی وەرزشیوانە لێرە دروست بوونە دوایی هەرەبێ بە کتێبخانە لێرە. ئەم بینایە بەداخەوە چەند ساڵێک بۆ ئیهمال کرا بوو خایز بوو بە زبڵدانێکی ناشرین و پیس لێرە. ئێمە لەگەڵ هونەرمەندان هەوماندام بینایە پاکەینەوە و وامان کرد ئەم بینایە وا بکەین کە زڵ و خاشاکی پاکەین هەر چۆنێک بتوان ئیشوکاری هوەری تیا بکەین. بە سوپاسەوە وێنەوە ڤیدۆکانمان گەشت و بە جنابی کاخوبات و جنابی کاخوباتیش هاتە سەرخەت و هاوکارمان بوو بۆ نۆژەنکردنەوەی بیناکەمان بۆ دابینکردنی ئەساسیاتی ناو بیناکەمان و هاوکار و سەپۆرتێکی بەردەوامی ئێمەیە تا ئێستا. کاگەڵوێست باست لەوە کرد کە لە 2023ەوە پرۆژە یاخود فکری ئەو ناوەندە هەبوو ئەم ناوەندە بنیادرا و دروست کرا. لە 2023ەوە تا ئێستا توانی وتانە چەند گروپی شێوەکاری بێت شانۆ بێت مۆزیک بێ یاخود چەند ئەو کەسانی کە کاری هوەریەکەن لەو سنوورە بتوانن لە نێو ئەم ناوەندەیە کۆیان بکەنەوە و کار و چالاکیەکانیان کۆکراوەتر و منەظەمتر بێت لە بژێر چاودێری ناوەندەکەی ئێوەیە بێت. بەڵێ دیارە ئەم ناوەندە ئێستا بۆتە ماڵێک بۆ تەواوی هونەرمەندان و وای کردووە ئەکتیڤێتێکی داوە بە بەڕێبەتی ڕۆشنبیری هوەری چەمچەماڵ و ناوەندە هوەرەکانی ترکە بەردەوام وا بکەین کە بەردەوام ئیشی هوەریمان هەبێت و هەر لە ساڵی 2023 کە دروست ببین مانگیدا چوینە 16مین فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقامی مەریوانەوە لە ناو 46 تیپای ئەمە پلەی یەکەممان بەدەستێنا بە خەڵاتی زیوینمان برد. هەر لە ساڵی 2023 مانگی 12 لە دووەمین فستیڤاڵی شانۆی شەقامی بەغا ئێمە چوینە ئەوێ خەڵاتی تایبەتی وەزیری وەرزش و لاوادی ئەوێمان بەدەستێنا و لە ساڵی 2024 مانگی نوێیە کۆنفرانسی شێخ ڕەزای تاڵەبانیمان کردووە
و شانۆگەری سوڵتانمان پێشکەش کردووە هەر لە ساڵی ئەمە وەکو چالاکیەکان ینی کاکەڵوێز مۆسیقامان کردوێتەوە دواترینە سەر کار و چالاکیەکان بەبەسی من ڕێک ینی چۆن بڵین لەسەر بابەتی گروپە شانۆیەکان و گروپە هوەریەکانی ئەو سنوورێ ینی پێشتر کە ئەم ناوەندە نەبوو ئەم گروپانە یا ڕۆشنە کەرکووک یا هاتنە سلێمانی ئەو سەر بە لایەنێک بە بەڕێوەبەرایەتیەکە بوون لە شارەکانی سلێمانی و کەرکووک بە بەسەکەم ئەوەیە توانیوتانە ئەم گروپانە کۆبکەنەوە لەو شارەیە ئەگەر کردوتانە چەند گروپ هەیە ئێستا گروپی هوەری هەیە لە چەمچەماڵ بەتاکید ئێستا وەکو هەبوون دوو گروپی گەورە هەیەیان دوو ناوەندێکیان کۆمەڵی هونەرە جوانەکانی چەمچەماڵ لەقی چەمچەماڵە ئەویتیان کۆمەڵی عفو ناوەندی کولتوری هوەری چەمچەماڵە ئەم دوو جیهەتەمان هەیە بە ڕاستی و کە شوێن و مەکان و شوێن دەست و ئیشکردن و ئەکتیڤێتیان هەبێ ئەم دوو شوێنەمان هەیە و هونەرمەندان ئێستا سەر بەم دوو شوێنەن و لەم دوو شوێنەیە خزمەتەکەن ناوەندی هونەری چەمچەماڵ ئێستاکە زۆرینەی هونەرمەندانی لێرە کۆ کردوێتەوە و هەمویان خەریکی ئیشوکاری هونەرین لێرە و بەردەوام لە پرۆڤۆ تەمرینە کەواتە کاکەڵوێز نێوانتان هەیە لەگەڵ بەشی هونەرە جوانەکانی شاری چەمچەماڵ و بە دیاریکراوی یاخود لەگەڵ زانکۆکان هیچ هەماهەنگیەکتان هەیە کۆنفرانس بێت سیمینار بێت یاخود هەر چالاکێکی توی هونەری و کللتوری بێت بتوان هەماهەنگیتان هەبێت لەگەڵیانە هیچ بابەتێکێ لەم بارەیەوە؟ بەڵێ ئێمە لەگەڵ زانکۆی چەرمە و لە چەمچەماڵ بە سوپاسەوە سەرۆکی زانکۆ هاوکارمان بوو و ئێستا شاوکارێکی بەردەوامە و ئێمە ئیشکارەکانمان ئەو شکارانەی کە پەیوەست بێت و بتوانێت زانکۆ مشارەکەی تیا بکە هاوکارمانن کۆنفرانسی شێخڕەزای تاڵەبانی زانکۆی چەرمە و هاوکارمان بووە مشتەرەک وتیایە باوبەشی کردبوومان و ئەو کارانەی تریشمان کە لەگەڵ بەڕێبەتی ڕۆشنبیری چەمچەماڵە هەڵمانداوە بە هاوبەشی بکەین وەکو معرەزی شێوەکاری وەکو کۆنسێتی گۆرانی مۆسیقا ئەو کارانە هەڵمانداوە زیاتر ئیشی دەسە جەمعی بکەین لە چەمچەماڵ لەگەڵ مۆنومنتی ئەنفال لە چەمچەماڵ وامان کردو کۆنتاک بکەین و کە ئیشی هاوبەشکەین بێکەوە بۆی بتوانین ناوەندی هونەری چەمچەماڵ ئەو نەقسانەی کە هەیە لە چەمچەماڵ لە بواری هونەریە بتوانین لە ڕێگەم ناوەندەوە پڕی بکەینەوە چکە بەداخەوە ئێمە پەیمانگای هونەرە جوانەکانی چەمچەماڵمان هەیە لە ساڵی 2007 دروست بۆ تەنها یەک بەشی لەخۆگری ئەویش بەشی شێوەکاریە نەتوانراوە بەشەکانی شانۆ مۆسیقایتیا بکرێتەوە و ئەم پەیمانگایە دەوڵەمەندتر و گەورەتر بکرێتەوە بۆیە ناوەندی هونەری چەمچەماڵ ئەرکێکی گەورەتر کەوتوتە سەر شانی کە ئەویش پڕکردنەوەی نەقسی شانۆ مۆسیقایە ئێمە بۆ مەبەستا خولی شانۆمان هەیە خولی شێوەکاریمان هەیە و خولی مۆسیقاشمان هەیە کەواتە توانین بڵین ناوەندەکەیەوە شوێنی پەیمانگاشی گرتوێتەوە بۆ ئەوەی هاوکار بێت هەم بۆ پەیمانگا وەکو هاوکارێک بێت و هەمیش بۆ ئەو کەسانی کە حەز و خولیای هونەریان هەیە بەڵام ناوەندێکی ئەکادیمی نییە ئێستا ناوەندی هونەری و کەلتوری چەمچەماڵ توانی بێتی ئەم حەز و خولیانی بۆ بەدیبێنێ بەڵێ ئێمە ئێستا خولی مۆسیقامان هەیە کە ئێستا ساڵی دووەمی خولەکەیە بەڕێواچێ لە ساڵی پارە 35 تەلەبەی هەبووە 35 تەلەبەی هەبوو و بەشێکیان ئێستاکە مۆسیقاژن و عازفن و بەشێکیان ئێستا گۆرانی پێژن توانراوە لەو ڕۆ پەروەردە بکرێنەوە بەشی شێوەکاریشمان بۆردی شێوەکاریشمان ئێستا خولێکی کردوێتەوە وا تقریبان ساڵێکە ئەویش خەریکی پێگەیاندنی کادرە بەشی شانۆش بە هەمان شێوە خەریکی وەرشۆپات و تەمرینە ئێستا حاڵ حاضر کە قساکەم لە دوو پرۆڤەی شانۆیی یاین یەکەمیان شانۆیەکی هۆڵە ئەوەی کە پێڵێن سەحنەیی ستەیج بە ناوی شانۆی ڕوودبوونەوە کە نووسینی سلاڤۆی میرمرۆژی کە نووسەری پۆڵەندی وەرگێڕان و ئامادەکردنی دکتۆر فازڵ جافە و دەرێنانی هەڵوێز نەریمانە و شانۆگەری دووەممان لە ئامادەسازیە شانۆگەرێکی شەقامە کە کارێکی مناڵانە ئەچێ بۆ سێمین فستیڤاڵی شانۆیی زیویە لە سەقز دیارە ئەو فستیڤاڵە 3 ساڵە دروست بووە و بە ئیش لەسەر بابە کەلتور و با بڵێن ئەو بەیت و بالۆرە و ئیشە سونەتیاناکە کە لە ناوچەکانی خۆیانە باوە لێرەش چەمچەماڵ
هەوڵی دا بە شانۆگەریەکی مناڵان کە تعبیر لە ئێش و ئازارەکانی منتیقەی چەمچەماڵ و گەرمیان بکات و بەشدار بێ لەو فستیڤاڵەدا. بۆیە ناوەندی هونەری چەمچەماڵ هەوڵی داوە ئەو نەقچانەی کە هەیە پڕی بکاتەوە لە گۆرەکە. لە شتا ساغ بێت. کاگەڵ وێست باس لەوە کرد کە لەگەڵ مۆنومنتی ئەنفالیشدا هەماهەنگیتان هەیە. ئەو هەموو شانۆکارە باشە هەیە، گومانم نییە لەوەی کە دەرهێنەری زۆر باش، مامۆسای زۆر باشتانەیە کە توانیتانە بەشداری لەم هەموو جۆرە فستیڤاڵە شانۆییانە بکەن. گومانم نییە کە توانە و تاقەیەکی زۆریان تێدایە شانۆکارەکانتان. چەمچەماڵ کە پایتەختی ئەنفالە بیرتان لەوە نەکردوتەوە کە بتوانن ئەگەر ئەم هەموو شانۆکارە باشەیە فیلمێک بەرهەم بهێنن سەبارەت بە ئەنفال، چونکە لە تەواوی جیهاندا ئێستا لە ڕێگەی فیلمەکانەوە ڕووداوە مێژوویەکان دەگەێنرێتە تەواوی وڵاتەکانی تر و جیهان. هەوڵتان نەداوە فیلمێک بەرهەم بهێنن بۆی بتوانن ئەنفال بە تەواوی جیهان بناسێنن؟ دەست خۆش وڵات پرسیارەکەت پرسیارێکی جوانە. ئێمە مانگی چواری ئەم ساڵ فستیڤاڵی جینۆساید کرا لە چەمچەماڵ کە مۆنومنتی چەمچەماڵ و بەڕێبەرەتی ڕۆشنبیری چەمچەماڵ پێی هەڵسابوون. ئێمەش وەک ناوەندی هونەری چەمچەماڵ هاوکار بین لەو فستیڤاڵەدا و کۆمەڵێک دەرهێنەری باش لە وڵاتی ئێرانەوە هاتبوون. توانیمان کۆنتاک لەگەڵ ئەوانەیە بکەین و لە فترەی پێشوو دوومانی پێشووە چەند دەرهێنەرێکیان هاتنەوە لێرە ئیشمان لەسەر سینناریۆ کە چەند سینناریۆکیان هەڵبژات و گەڕانەوە بۆ ئێران بتوانن سینناریۆکان دروستکە و بتوانن پیتاکی بۆ حازرکەن و ئەوانە لامەدە باشیا بن لە داهاتووە ئینشەڵا و دەرهێنەرانە قرار وایە بگەڕێنەوە لەگەڵ مۆنومنتی چەمچەماڵ و ناوەندی کولتوری هونەری چەمچەماڵ وا بکەن کە پرۆژەمان هەیە چەند فیلمێک دروست بکەین، چێ کوتە فیلم بێ و چی فیلمی درێژ بێت. بەناممان هەیە و ئیشمان لەسەر کردووە بە هیوان بتوانین ئەنجامی هەبێت و بێهینە بەرهەم. کاک هەڵوێست بابەتێکی تر هەیە ئەمە ڕەنگە نەک تەنها لە چەمچەماڵ لە هەموو شارەکانی هەرێمی کوردستانە هونەرمەندان گرفت و کێشیان هەیە کە ئەویش نەبوونی هۆڵی گونجاو و شوێنی پێویستە بۆ کار و چالاکیەکانیان بۆ نمایشکردن وەکو هۆڵی شانۆیی بێ، هۆڵی کۆنسرتی مۆسیقاوانە بێ. لە چەمچەماڵ ئەم گرفتە تا چەند گرفتی نەبوونی هۆڵ و شوێنی نمایشکردنتان هەیە؟ ئەگەر هەیە چیتان کردووە بۆ ئەوەی بتوانن هۆڵێکی گونجاو دروست بکرێت بۆ خزمەتکردنی هونەرمەندان؟ وڵات چەمچەماڵ هۆڵێکی شانۆیی تایە. ئەو هۆڵە تەبعا کە دروست کراوە لە قزاکانە ئیش لەسەرەوە کراوە کە هەم بۆ شانۆ بێ هەم بۆ مۆسیقا بێت، بتوانێت هەم کۆنسەی تیا بکرێت هەم شانۆی تیا بکرێت. هۆڵەکە تا ڕادەیەک هۆڵێکی خراپ نیە، هۆڵێکی بچکۆلانە و باشە، بەڵام نەقسی هەیە. یەکەم نەقسی ئەوەیە لە ڕووی سیستەمی ڕووناکی و سیستەمی سەڵتەوە خراپە، بێکەڵکووە سیستەمی ڕووناکیتیانیەوە دەنگی زۆر زۆر خراپە. و دووەمیش ئەوەیە خەلەلی دومی ئەوەیە کە با بڵێن کورسیەکانی دانیشتنی بینەری کەمە. هەوڵتان نەیەوە بۆ نۆژەنکردنەوە یاخود بۆ چاکردنی ئەم هۆڵە؟ 8 کەسە یە کورس. هۆڵەکە خۆی مەساحەی بینەرەکەی بچووکە، هەر مەجای ئەوە نێتیابێت 280 کەسەکێ بۆ شارێکی وەک چەمچەماڵ کە 300,000 دانیشتوانی هەیە. ئێمە لە ڕابردووە کۆنسێتمان کردووە لە 300 لە ژوورەوە بۆ کورسیشماندانەوە ڕاڕەوەکانیش پڕ بووە لە خەڵک، هێشتا 300-400 کەس تریش لە دەرەوە بۆ بەشێکی تریش شەر ناتۆتەوە ئەوانە. ینی بۆی زۆر جار لە ئیشکارە هونەرەکانمانە وامان چۆن بڵێ شەرمەزاری دروست ئەبێ بۆ هونەرمەندان کە ئەو خەڵکە عەزێتە کێشن دێن بۆ بینینی ئیشەکانمان. ئێمە ناتوانین وەکو پێویست خزمەتیان بینی بتوانین شوێنیان بەدابینکەینەوەانە. کێشەی هۆڵمان هەیە لە شاری چەمچەماڵ، بەڵام ئیشیش کراوە لەسەر ئەوەی کە بتوانرێ. بەڵام خۆتە زانی وەزعی کوردستان ئێستا چۆنەوە. ئێمە ساڵی پارک عقوبات هاتە ئەم شوێنە وە قسەمان لەسەر کرد و یەکی لەو پێشنیارانە کە دامان پێی یەکی لەوانە بوونی هۆڵ بوو لە شاری چەمچەماڵە کە پێویستمان بە هۆڵێکی گەورە هەیە کە بتوانرێت بۆ کۆنفرانس و بۆ مۆسیقا و بۆ شانۆش لە داهاتووە ئیش لەسەر بکەین و بۆ خزمەتی ئەم شارە بەکاری بێنین. بەڵام بەداخەوەی تر بودجەی دارایی و کێشەی دارایی
ئەم حاڵەتی دروست کردو. باشە کاگەڵێست لەسەر شاشەی کورسات نیست دەبینی زۆرێک لە فێرخوازەکانتان منداڵن. هەوڵی ئەوەتان نەداوە فێرخوازانەی کە لە مناڵی و کارتان لەگەڵ کردوون و ئێستا بۆ نمە ڕەنگە چەند ساڵێکی ترم فێرخوازانە هەر لەگەڵ ئێوەدا کار بکەن و ببنە شانۆکاری زۆر باش، میوزیکزانی زۆر باش. هەوڵی ئەوەتان نەداوە بیر لەوە بکەنەوە کە ئەمانە بنێرنە دەرەوەی وڵات. هەم بتوانن توانەکانی خۆیان پیشان بدەن، هەم بتوانرێت سوود لە ئەزمموی وڵاتانی دیکەش وەربگرن وەکو تەواوی ئەو کەسانی کە لە شانۆ و لە میوزیکا کار دەکەن لە جیهاندا و ئێستا بەناوبانگن. گەنجێکی ئێمەش یاخود منداڵێکی ئێمەش لە داهاتوودا ببێ بەوەی کە تەواوی جیهان بیناسێت. دەستخۆش ئێمە بەڕاستی سەرەتا ئێمەمانوێت حەز و خولیان بۆ دروستکەین بۆ مناڵانە و دواتر وا بکەین بیانکەین بە ژەنیار یاخود بە ئەکتەر یاخود بیانکەین بە هونەرمەندێکی شێوەکار. ئێستا حال حاصر کە قساکەم ستافێکمان لە پرۆفایە بۆ فستیڤاڵی سێمین فستیڤاڵی شانۆی زیوێ لە وڵاتی ئێران. ئەمە 5 مناڵ ڕۆڵە بینن لەو شانۆگەریە ئەچنە وڵاتی ئێران یەکەم جاریانە سەفەرەکەن یەکەم جاریانە ڕۆڵە بینن لە شانۆیە و ئێمە وا ئەەکەین لە ڕێگای فستیڤاڵەکانەوە بتوانین ئاڵوگۆڕی زانیاری و ئاڵوگۆڕی توانا و تاقەی یەکتری بکەین هەم ئێمە و هەڵ ئەوانیش. ئێمەوان کردووە لە ڕابردووە ئەم گەنجانە ئەم بەهرەمەندانە ئەم نەوجوان و مناڵانە بەرینە فستیڤاڵەکانی دەربەنیخان و بەغا و ئێران بتوانن لەوێ هەم چاویان بکرێتەوە ئیشی دەرەوە ببینن و هەم شارەزای هوەری دەرەوە بێگانش بن. بەمان کردووە لە ڕێگەی ئەوە ئاڵوگۆڕی هوەرمان کردووە و بۆ سوودیان دەبینەوە وەکو مەسەلەی خوێندن ئەگەر جەنابەت مەبەست لەسەر خوێندن بێت و بتوان لە داهاتووە بچنە دەرەوە لە کۆلێژێکی دەرەوەی وڵات خوێنن ڕاستی ڕەنگەوە کارێکی قورس بێت بۆ ئێمە بەڵام ڕەنگە لە داهاتووشە ئیش لەسەرەوە بکەینەوە بە پشتیوانی بەڕێزان و پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستان بتوانین ئیش لەسەرەوەش بکەین. کاک هەڵوێست ئەگەر پێمان بڵێ پرۆژەی تازە کە لە بەردەمتان نابێت و لە ئێستەیە بتانەوە پرۆژانە ئەنجام بن چین و هیچ فستیڤاڵێک هەیە کە لایەندا لە وەکو شاری چەمچەماڵ بەشدار بن؟ ئێمە لە ئێستا ئامادەکاریەکەین بۆ فستیڤاڵی شانۆی قەزاکان لە چەمچەماڵ کە ئەکرێ لە داهاتووە قەرار وایە لە شاری چەمچەماڵ بکرێت و ئێمە وەکو ناوەندی کولتوری هونەری چەمچەماڵ هەم وەکو دیوی ئیداری هەم وەکو دیوی هونەری هاوکاری بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری چەمچەماڵە بین و بە شانۆی ڕوونکردنەوە خۆمان حازر کرد و بەشدار بین و جگە لەوەش وەکو وتم شانۆگەریەکمان حازر کردووە بۆ فستیڤاڵی ئێرانەڕوا و کۆنسێرتێکمان حازرەوە لە ئامادەباشیایە بۆ ئەوی بتوانین ئیشی لەسەر بکەین. ئەم کۆنسێرتەیش چەند کچێکن کچێکی بەهرەمەندن هەم خۆیان مۆسیقا ئەشەنن هەم گۆرانی ئەڵێن ئەمانەوێت گروپێکی کچان بن یعنی لە چەمچەماڵە بتوانن ئیش لەسەرەوە بکەیتر گروپی کچانیش هەم ژەنیاری بکەن و هەم گۆرانی بڵێن و بۆی ڕۆڵی ئافرەتانیش لە بەرچاو بگرینە شاری چەمچەماڵە. دەستخۆش کاگەڵێست سپاس بۆ تۆ سپاس بۆ هەڵوێز نەریمان سەرۆکی ناوەندی کولتوری هونەری چەمچەماڵ کاڕاستە و خۆ لە شاری چەمچەماڵ و لەگەڵمان بووی. زۆر